ئێمە وەک خوێندکارانی ناڕازی کە لە ڕۆژانی پێشوودا بەشداری کارە و چالاکمان هەبووە لە گشت خۆپیشاندانەکان و هەوڵمان داوا و مافەڕەواکانمان بەو پەڕی هێمنی و ئارامی و دوور لە هەموو جۆرێکی توندوتیژی و تێکەڵبوونی ئەجەندای حیزبی بگەێنین بەلایەنی پەیوەندیدار. خۆشبەختانە پەیام و ناڕەزایەتیەکانمان تا ڕاددەیەکی باش گەیشتۆتە لای دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و لە دەرەنجامدا بانگهێشت کراین لەلایەن چەند لایەنێکی پەیوەندیدار وەکو بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی، لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان، لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان. لەسەرجەم ئەم کۆبوونەوانەدا داکۆکیکاری سەرسەختی هەموو ماف و داواکاریەکانمان بووین و داواکاریەکانمان بەگشتی لە کۆمەڵێک خاڵدا خۆی دەبینێتەوە کە بە کورتی ئەمانن: یەکەم، گەڕاندنەوەی دەرماڵە بە یاسا بۆ سەرجەم خوێندکاران. دووەم، گێڕانەوەی شکۆ بۆ زانکۆ و خوێندکارانی زانکۆ. سێەم، کەمکردنەوە و سنووردارکردنی ڕۆڵی ڕێکخراوە حیزبەکان لە نێو زانکۆ و پەیماگاکاندا. چوارەم، دابینکردنی پێداویستە سەرەکیەکان بۆ بەشە ناوخۆییەکان. پێنجەم، دابینکردنی پێداویستە سەرەکیەکان بۆ کەمپەکانی زانکۆ و پەیمانگاکان. شەشەم، کەمکردنەوەی جیاوازی لە نێوان زانکۆی حکمی و ئەهلی لە بابەتی وەرگرتن و دامەزراندنی خوێندکاراندا. دەرەنجامی کۆبوونەوەکان سێ جۆرە. یەکێک لە دەرەنجامەکانی جێبەجێ بووە، جۆرێکیان ئەمڕۆ چۆتە باری جێبەجێکردنەوە، جۆرێکی تری دەرەنجامەکەی لە داهاتوە بێ. یەکەمیان ئەوەی کە ئێستا جێبەجێ کراوە کە چونەتە کۆبوونەوەکە داوامان کردووە. یەکەم، داوای لێبوردن بکرێت لەسەر لەو خوێندکارانەی کەوا توندوتیژیان بەرامبەر کراوە. بەسپاس ئەمڕۆ بافڵ تاڵەبانی لە پەڕی فەرمی خۆی لە فەیسبوک داوای لێبوردنی لەو توندوتیژیانە کردووە کە بەرامبەر هەندێک لە خوێندکارەکانمان کراوە. دوو، داوامان کردووە سەرجەم هێزە ئەمنیەکان لە بەردەم دەرگای زانکۆکان بکشێنرێنەوە بۆ ئەوەی شکۆ بۆ زانکۆکانمان بگەڕێتەوە. بەسپاسەوە کۆی بینن هێزە ئەمنیەکان لە بەردەم زانکۆکان کشاونەتەوە. سێم، داوامان کردووە سەرجەم خوێندکارەکانمان کە لە سژنەکانان ئازاد کرێن. بەسپاسەوە هیچ خوێندکارێکمان لە سژنەکانان نەماوە و